محەممەد جۆلانی و تیۆدۆر هێرزل لێکچوونێکی ئاسایی یان پەیوەندی ڕیشەی ماوەی چەندین ڕۆژە ئەم دوو وێنەیە لە سۆشیال میدیا هەرایان ناوەتەوە و بەکارهێنەرانی تۆڕە کۆمەڵایەتیەکان باس و خواسێکی زۆری لەسەر دەکەن. ئەمەیان کە زۆر بەمان دەیناسین ئەحمەد حوسێن شەرع لە دایکبووی 1982 بە ناوی ساختەی ئەبوو محەممەد جۆلانی سیاسەتمەدار و فەرماندەی سەربازیە، سەرۆکی تەحریر شامە و لە چاوپێکەوتن و دانیشتنەکاندا زۆر دیپلۆمات دەردەکەوێت. جۆلانی ڕابردوو و پێشینەیەکی دوور و درێژی هەیە کە پێویستە بە تایبەتی قسەی لەسەر بکرێت، بەڵام ئەم کەسەی دیکە کێیە کە زۆر هاوشێوەی جۆلانیە. هەر بەڕاست کە سەیری دەکەی هەست بەوە ناکەیت کە شێوەیان زۆر لە یەکتر دەچێت یاخود پەیوەندیەکی ڕیشەی خێزانی لە نێویاندا هەبێت. ئەمە تیۆدۆر هێرزلە، جوولەکەیەکی بەڕەچەڵک نەمساییە و باوکی سیاسەتی نوێی زایونیزمە. هەروەها بە کاریگەرترین کەس دادەنرێت بۆ بنیادنانی وڵاتی ئیسرائیل. بەڵام ئەم دوانە پەیوەندیان بە یەکترەوە چییە؟ بۆچی ئەوەندە بوونەتە جێگەی باسکردن و ئەوتۆمەتانەی دراونەتە پاڵ جۆلانی چین؟ زۆربەی بەکارهێنەران باس لەوە دەکەن کە جۆلانی پەروەردەکراوی ئیسرائیلە و گەیشتن بەم دەسەڵاتی ئێستای پلانی ئیسرائیل بووە بۆ بە ئەنجامگەاندنی نەخشەی ئیسرائیلی نوێ لە ناوچەکە. ئەمە جیالەوەی دەڵێن جۆلانی پەیوەندی بە مۆسادەوە بووە، هاوکاری کردن و زانیاری پێداون، بەڵام هیچ بەڵگەیەک لەم بارەوە لەبەردەستدانە. لەلایەکی ترەوە باس لەوە دەکرێت کە ڕیشەی خێزانی جۆلانی دەگەڕێتەوە سەر هێرزل. ئیسرائیل لە ماوەی ڕابردوو کە چەندین جار سووریای بردومان کرد، ناوەندێکی تۆماری لە دایکبوانی ئەو وڵاتەشی خاپوور کرد بۆ ئەوەی دەیان بەڵگەی نهێنی و گرنگ لە ناو ببات. بەڵام لەگەڵ هەموو ئەو قسە و باسانەشدا تاوەکو ئێستا نە جۆلانی و نە ئیسرائیلیش لەم بارەیەوە هیچ قسەیەکیان نەکردووە و زانیاری پشتڕاستکرا و لە بەردەستدا نییە. کۆمنتیەوە چییە؟ ئایا ئەم دوو کەسە پەیوەندیان بە یەکەوە هەیە یان تەنها لێکچوونێکی ئاساییە؟